بە دوروشمی ئیسلام بەرنامەی ژیانمانە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بە بەشداری زیاتر لە 100 ئەندامی کۆنگرا چوارەم کۆنگرەی خۆی لە شاری سلێمانی ئەنجامدا. کۆنگرەکە بۆ هەمواری پەیڕەوی ناخۆی ڕێکخراو و هەڵبژاردنەوەی دەستەی نوێی سکرتارەتی خوشکان و داڕشتنی پلانی 4 ساڵی داهاتوویانە. دیارە کۆنگرە لە هەموو حیزب و ڕێکخراوێکە بۆ بە خۆداچوونەوە و پێداچوونەوە بە کار و چالاکیەکانی ڕابردوو و هەموارکردنەوەی پەیڕەوی ناخۆی ڕێکخراوەکەیە و بۆ هەڵبژاردننی دەستپێی نوێی بەڕێوەبردننی ڕێکخراوە ئەنجامەدرێت. ئێمەش لەم کۆنگرەیەدا لە هەوڵی ئەوە داین بەپێی ئەو واقعە پەروەردەی کۆمەڵایەتی سیاسی ئابووری کە لە هەرێمی کوردستانە بەپێی پێویست ئێمەش گۆڕانکاری و هەمواری پەیڕەوی ناخۆی ڕێکخراوەکەمان بکەین و جارێکی تر لە سەرجەم ئەندامانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لەم کۆنگرێدا بەڵێنی پابەندبوونی خۆیان بە بەرنامە و شەریعەتی ئاینی ئیسلامەوە ئەدەن. ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ماوەی 30 ساڵە دامەزراوە و کۆنترین ڕێکخراوی ئافرەتانە، دروشمی پەروەردە خێزان گەشەپێدانە، بە بەردەوامی خول و ڕاهێنان بۆ ئافرەتان دەکاتەوە و دەڵێن ئامانجمان بنیادنانی کۆمەڵگەیەکی دروست و خێزانێکی تەندروستە. هەوڵماناوە ئەوەی کە لەم کۆمەڵگەیە ئەگوزارێ، ئەوەی کە لە سوشال میدیا ئەگوزارێ، ئەوەی کە پەروەردەی تایبەتە بە پەروەردەی خێزان بە پەروەردەی مناڵ ئێمە بتوانین کە کاریگەریمان هەبێت لەسەر ئاستی کۆمەڵگا، کاریگەریەکی ئۆتۆمان هەبێت کە بتوانین پەروەردەیەکی دروست کە بتوانین داهاتوویەکی باش بۆنەوەکانمان دەستەبەر بکەین بەوەی کە گەنجەکانمان بە تایبەتی خانمانمان کە تازە پێ ئەگەن کە کارێکی وا بکەین کە پەروەردەیەکی باش بکرێن لە ناو ڕێکخراوی خوشکانە ئیش و کار و چالاکی بکرێ. لەم کۆنگرەیەدا گۆڕانکاری تەواو لە پەیڕەوی ناخۆی ڕێکخراوی خوشکان کراو بە ئامانجی نوێبوونەوە و کرانەوەی زیاتر ڕاو بۆ چوون سەرنجی ئەندامانی کۆنگرەوە گیرا. کچ گەنجانمان خوشکانمانە ئەم ڕێکخراوە پێ ئەگەێنێت بۆی بتوانن ڕۆڵێک و کاریگەریان هەبێت لە هەم لە ناو خێزانە و هەم لە ناو کۆمەڵگادا و کاریگەریەکی تەواو باشیان هەیە لە ناو ڕێکخراوەکانی تری ئافرەتان کە لە ناو کۆمەڵگای ئێمەدا کار دەکەن. لە ڕۆژگاری ئەمڕۆماندا ڕێکخراوەکانی تری خوشکان یان ڕێکخراوەکانی تری ئافرەتان کەم تا زۆر نەیانتوانیوە ڕۆڵێکی باش بگەڕن، بەڵام ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە ڕۆژگاری ئەمڕۆماندا ئەو ڕۆڵە باشیان گێڕاوە و بتوانیانە شان بەشانی هەموو ڕێکخراوەکانی تر و زۆر باشیش لە هەندێک لە ڕێکخراوەکانی تری ئەم کوردستانە ئەو ڕۆڵیان گێڕاوە. ڕێکخراوەکە دەڵێ لە نێو ئەو تەوژمە پڕ لە دژایەتی ئاینی ئیسلام ئەوان هەموو هەوڵێکیان بۆ ڕاستکردنەوەی ئەو بارە لارەیە، شەڕی ئەوان بۆ گەڕانەوەی بەها کۆمەڵاتیەکان و گەڕانەوەی شکۆیە بۆ خێزانی کوردی و پاراستنی شکۆی ئافرەتە، دژ بەم ڕاگەیاندون ڕێکخراوانەی بە پلان کار بۆ تێکدانی بەها کۆمەڵاتیەکان دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.